Excuse me, where's the lobby? Down the hall and to the left. Thanks. لا فیلمی هۆم ئەڵۆن 2 کە لەم هوتێلەی پشتی منەوە بەشێکی تۆمارکرا ئەو کات خاوەنداری ئەم هوتێلە بۆ دۆناڵد ترۆمپ دەگەڕایەوە کە دەرێنەر هاتبوو وتبووی لە لۆبی ئەم هۆتێلەیە دەمانەوێت چەند گرتەیەک تۆمار بکەین دۆناڵد ترۆمپ وتبووی مەرجی من ئەوەیە کە دەبێت خۆشم لە فیلمەکە دەرکەوم بۆیە کریس کۆلۆمبۆسی دەرهێنەر ڕازی بوو بەوەی دەرکەوێت دەرکەوتنەکەشی چەندێک بوو دۆناڵد ترۆمپ هەرەوەی کارکتەری سەرەکی فیلمەکە کە منداڵێک بوو لە لۆبیەکە دێتە ژوورەوە پرسیار لە دۆناڵد ترۆمپ دەکا بەرەو گوێ بڕۆم ئەویش پێی دەڵێ لە کۆتایی ڕاڕەوەکە بەدەستە چەبا بڕۆ دوای ئاوڕێکی ژەراتەوە دۆناڵد ترۆمپ تەنها لەو گردەیەدا دۆناڵد ترۆمپ دەرکەوت کاتێک کە فیلمەکە بە شێوەی تێست نمایشکرا ئامادەبووان کە دۆناڵد ترۆمپیان بینی چەپڵەیان بۆ لێدا بۆیە دەرێنەر بڕیاریدا بە ئەو گرتەیە لە فیلمەکەدا هەبێت ئەو کات دۆناڵد ترۆمپ تەنها سەرمایەدار و کەسایەتێکی دیاری ناو میدیا بوو وەکو ئێستا سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەبوو. ئەم دیمەنانە بۆ کەسمان نامۆ نییە نە تاکسێ زەردەکان نە شەقام و ڕێوبانەکان نە پردەکەی برۆکلین و نە تابلۆی میترۆکان هەر کاتێک دەیتە ئەم شارە دەڵێی دەمێ ساڵە لێ ژیاویت هۆکارەکەشی ئەو فیلمە زۆر و زەوەندانەیە کە لە شەقام و گەڕەکەکانی نیویۆرک وێنەگیراون. ساڵانە تەنیا لە ناو شاری نیویۆرک 20,000 ڕۆژی وێنەگرتن هەیە ئەمە تەنیا ژمارەیەکی ئاسایی نییە واتە لە هەر چرکەیەکدا شوێنێکی ئەم شارە هەبووە کە کامێرای لەسەر بێت. پرسیارە گەورەکە ئەوەیە کاتێک تەواوی ستۆدیۆ گەورەکانی جیهان دەکەونە لۆس ئەنجلس بۆچی دەرهێنەرەکان ملیۆنان دۆلار خەرج دەکەن و دێنە ناو ئەم قەرەباڵخی و ترافیکەی نیویۆرک؟ وەڵامەکە ڕوونە دەرهێنەرەکان بە دوای ئەم باڵەخانە و دیوارە سروشتیانەدا دەگەڕێن هەموو جار دەڵێن نیویۆرک خۆی کارکتەرە سەرەکیەکەیە نەک باکگراوند. هۆکارەکە هەر ئەوە نییە بەڵکو نیویۆرک زۆر لێزانانە کاری لەسەر ئەم قەرەباڵخیە کردووە لێرە پرۆگرامێکی باجی تایبەت بۆ فیلمەکان هەیە کە حکوومەت لە 30 باجەکە دەگەڕێنێتەوە بۆ کۆمپانیا بەرەمێنەرەکان واتە ئەگەر فیلمێک تێچۆکەی 10 ملیۆن دلار بێت حکوومەت 3 ملیۆن دلاریان بۆ دەگەڕێنێتەوە هەرەمەش وای کردووە کە ئەم شارە ببێتە ئایکۆنێکی دیاری ناو فیلمەکان. سنترال پارک گۆڕەپانێکی گرنگی زۆر فیلمی بەناوبانگە هۆکارەکەشی ڕوونە باخچەیەکی سەوزی گەورە پڕ لە پێچ و پەنا و پرد و ڕێگای جۆرا و جۆر و دەریاچە شوێنێک کە هەم چاوی دەرێنەرەکان و هەم چاوی کامێراش حەزی پێ بکات. دڵنیام هەمووتان چیرۆکی فیلمی کینگ کۆنگتان بیستووە و دەیزانن کاتێک گۆرەلایەک بەسەر ئەم بینایەکە ئیمپایر ستەیتە لە ناوەڕاستی مەنهاتن سەر دەکەوێت لە دوای بڵاوبوونەوەی ئەو فیلمەوە بیناکە بە تەواوی بوژایەوە. لە ساڵی 1930 قەیرانێکی دارایی گەورە ڕووی لە ئەمریکا کرد وای لێهات بینای ئیمپایر ستەیت کە یەکێکە لە بینا بەناوبانگەکان هیچ ئۆفیسێکی بۆ بەکرێ نەدەچوو و خەڵکیش تعلیقی زۆری لە بیناکەدا و کات کە خۆی ناوی ئیمپایر ستەیتە کردیان بە ئیمپیتی ستەیت واتە بینا خاڵیەکە بەڵام لە دوای بڵاوبوونەوەی ئەو فیلمەوە بیناکە بە تەواوەتی بوژایەوە و وای لێهات کۆمپانیا گەورەکان کێبڕکیان بوو لەسەرەوەی کە لەم بینایەی ناوەڕاستی مەنهاتنە ئۆفیسەکانیان بکەنەوە. زۆر جار لەم شارە خەڵک چیرۆکەکانیان لێ دەبێ بەڕاستی کاتێک لە ناو فیلمەکان دەنگی تەقە دەبیسترێت خەڵک پەیوەندیان کردووە بە پۆلیسەوە هەندێک جار شتی زۆر لەوە گەورەتر ڕوویداوە کاتێک ساڵی 2012 لە فیلمی ئاڤێنجەرز کۆمەڵێک زرێپۆش و سەربازی زۆر دێنە ناو شەقامەکانی 41 و 42 مەنهاتن و دەنگی تەقینەوە دەبیسترێت خەڵک دیمەنەکەیان لێبووە بەڕاست و وایان زانیوە کودەتا کراوە تا پۆلیس زوو چووە و خەڵکەکەی هێور کردوتەوە. من ئێستا لە شەقامێکی سەرەکی مەنهاتنم لە لۆکەیشنی یەکێک لە فیلمە تازەکان. لەپڕ بەم شێوەیە پیاوانی پۆلیس و ئاگرکوژێنەوە لە مەنهاتن دەڕژێنە سەر شەقامەکان. جارە هۆکارەکەش
ئەوەیە کە فیلمێکی نوێ لە منهاتن بەرهەم دەهێنرێت. ئەم دیمەنانەی کە دەیبینن بەردەوام لە نیویۆرک و منهاتن بەشێکن لە فیلمەکان و بەردەوامیش پۆلیس و هێزە ئەمنیەکان و ئاگرکوژێنەوە هاوکار دەبن لە بەرەمێنانی فیلمێک لە ناو منهاتنی نیویۆرکدا. نیویۆرک یاسای خۆی هەیە بۆ وێنەگرتن. ئەگەر کامیرەیەکت لەسەر شان بێت یاخود وەکو ئەم ستاندا سێپایە بتەوێت وێنە بگریت، ئەمە هیچ مۆڵەتێکت ناوێت لەبەرەوە بەشێکە لە ئازادی ڕادەبڕین. بەڵام ئەگەر ئیشەکە گەورە بوو بۆ تۆمارکردنی فیلمێک و ئەم هەموو جیازەی کە دەیبینن ڕاکێشانی کێبڵی گەورە، ئەوە حتمان پێویستیت بە مۆڵەتی شارەوانی دەبێت. جگەلەوەش دەبێت پۆلیس ئاگادار بێتە دەوری شوێنەکە و 5 ملیۆن دۆلار وەکو ئەشورانس دابنیت و 48 کات ژمێر پێش ئەوە خەڵکی ناوچەکە ئاگادار بکەیتەوە کە فیلم لەم ناوچەیە تۆمار دەکرێت. ئەگەر سەیری گرانی نیویۆرک بکەیت بەڵام لە پاڵیا کە مۆڵەت دەتەوێت بۆ فیلمێک دەربکەیت 300 دلاری دەوێت. بەڵام بێگومان حەقی ئەو پۆلیسانەی کە چاودێری تۆ دەکەن، حەقی پۆلیسی ئاگرکوژێنەوە و ئەمنیەتی ناوچەکە و ئەو شتانەی کە تۆ بەکاری دێنی لە ناوچەکەدا هەمووی لەسەر گیرفانی خۆتەوە دەبێت خۆت بیدەیت. بۆیە ئێمە ئەم هەموو ئیشەمان کردووە بەم شێوەیە و بەم کامیرەیە، خۆشبەختانە هیچ مەسرفێکمان نەبووە و ئەوەیشی کە پێشتر بینیوتانە ئێمە تەنها بە موبایل ئەو هەموو ئیشە جوانەمان بۆ ئێوە دروست کردووە. توانانەقی 964 نیویۆرک.